سڵاو بەڕێزان، ڤانیا ئیبراهیم و پوختەیڤارتان بۆ باز دەکەم. لە هەولێر ماوەی 20 ساڵە کەسێک لەلایەن ئاسایشەوە دەستگیر کراوە و تا ئێستاش دادگایی نەکراوە. ژیان عەلی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند هاوسەرەکەی ماوەی 20 ساڵە لەلایەن هێزەکانی ئاسایشەوە دەستگیر کراوە و تا ئێستاش سۆراخی نازانێت. حکومەتیش لەبارەی چارەنووسیەوە هیچ وەڵامێکیان ناداتەوە و تا ئێستاش دادگایی نەکراوە. دەژڵێت بارزان قەساب بەڕێوەبەری ئاسایشی هەولێرە پێی گوتووە ئەگەر کوشتبێتیان شەرم ناکەن و تەرمەکەی ڕادست دەکەنەوە. بەکر عەلی سەرۆکی کۆمەڵەی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا لە کوردستان بەڤاری ڕاگەیاند ئەم شەو لە لیبیاوە 25 کۆچبەری دیکەی دەستگیرکراوی هەرێمی کوردستان دەگەڕێنرێنەوە کە 23یان خەڵکی سنووری ئیدارەی ڕاپەڕین. دەژڵێت لە سەرەتای ئەم ساڵەوە 380 کۆچبەر لە لیبیا و تونسەوە گەڕێنراونەتەوە. بە گوتەی بەکر عەلی لە سەرەتای ئەم ساڵەوە لە وڵاتانی ئەوروپا بە تایبەت ئەڵمانیا و بەریتانیا زیاتر لە 500 کۆچبەری هەرێم سنوورداش کراونەتەوە کە زۆرینەیان خەڵکی پارێزگای دهۆک بوون. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز ڕایگەیاند ئەمریکا خۆی ئامادە دەکات بۆ دامەزراندنی ناوەندێکی سەربازی لە بنکەی ئاسمانی دیمەشق. ئاماژەی بەوەش کردووە بەکارهێنانی بنکەی ئاسمانی دیمەشق لەلایەن ئەمریکاوە ئامانجی چاودێریکردنی ڕێکەوتنی ئەمنی پێشبینیکراوی نێوان سووریا و ئیسرائیلە.